بردومانکردنی شنگال لەلایەن تورکیاوە جارێکی تر پێشێلکردنی سەروەری هەرێم و عێراقی وروژاندەوە. هێرشێک بەپێی لە دوانەکانی تورکیا گەریلاکانی پەکەکەی بە ئامانجگرتە بوو، بەڵام شەهیدبوون و برینداربوونی پێشمەرگەشی لێکەوتەوە. مشتومڕێک دروست بووە بەوەی چارەسەر و ڕێگرتن لە دووبارەبوونەوەی ئەم ڕووداوە بەدەست کێیە؟ بەغدا یان هەرێم؟ هەندێک دەڵێن پرسەکە دەکرێ لایەنە کوردیەکان بڕیاری لەسەر بدەن بۆ پەیوەندی نێوان پارتی و پەکەکە یەکلاکەرەوەی دۆستێکەیە سەبارەت بە مانەوە یان کشانەوەی پەکەکە لە شنگال. هەندێکی تر دەڵێن ئەمە دەستێوەردانێکی بە پلان بۆ داڕێژراوی تورکیایە لە ناوچەکەدا و قسەی کۆتایی لە لای حکوومەتی عێراقە. بەڵام لە نێوان ئەم دوو بۆشونەدا دەوترێ لایەنێکی ململانەکە کووردە و داواکاری و شەڕەکەی بۆ پارچەیەکی کوردانە و ناوچەیەکی باشووری کوردستان دەکرێتە ئامانج، ناکرێ ڕووداوێکی ئاوا بە ئاسایی تێپەڕێ. بۆی لێرەدا دەپرسین ئەگەر هەڵوێستی هەرێمی کوردستان لە بەرامبەر ئەم هێرشە هەڵبسەنگێنین، هەڵوێستی هەر سێ سەرۆکایەتی هەرێم، حیزبەکان دوجار هاوڵاتیان چۆن بوو؟ ئەم هێرشە تەنها ئیدانە بکرێ بۆ حیزبەکان جارێکی تر ململانەکانیان لە بەرچاو دەگرن و بە جیاوازی و بە لێدوانی دژایەتیەوە مامەڵە لەگەڵ دۆستەکە دەکەن. ئایا داهاتووی شنگال و شنگالەکان، خێزانە نەگەڕاوەکان، شارنووسی کشە ئێزیدیە ڕفێنراوەکان بە بەردەوامی ئەم گرژیانە چیان بەسەردێ؟ بەڕێزان جارێکی تر سڵاوتان لێبێت. من شوان عادلم، جارێکی تر لەگەڵتانم لە پرۆگرامی دوو جار بیر بکەرەوە. ئەمڕۆ باس لە بردومانکردنی شنگال دەکەین لەلایەن تورکیاوە. دەپرسین ئایا هەڵوێستی هەرێمی کوردستان وەک ئاماژەمان پێدا هەر سێ سەرۆکایەتێکی هەرێمی کوردستان، حەزبەکانی هەرێمی کوردستان یاخود باشووری کوردستان، هاوڵاتیان چۆن هەڵدەسەنگێنن؟ ئەم پرسیارە بۆ ئامادەبووانە کە دوو جار بیر بکەنەوە، ڕەنگە بۆ ئێوەش بێت کە دوو جار بیر بکەنەوە هەڵسەنگاندنی ئێوە چی دەبێت بۆ هەڵوێستی هەرێم لە بەرامبەر هێرشەکانی تورکیا لە شنگال. بەخێراتنی میوانەکانی پرۆگرامی دوو جار بیرکەرەوە دەکەم. کاک سەرتیب جەوهەر نووسەر و ڕۆژنامەنووس لە مەکتەبی ڕاگەیاندنی کێتی نیشتیمانی کوردستان، هەروەها نەریمان ئەحمەد دەستەی بەڕێوەبەری تەفگەری ئازادی، هەروەها جەدعان عەلی نوێنەری بزوتنەوەی چاکسازی کوردی لە سووریا، دیارە نوێنەری بزوتنەوەکەیە لە هەرێمی کوردستان، هەروەها نوێنەری ئەنەکەسە لە هەرێمی کوردستان. بەڵێ لەگەڵ ئەمەشدا ئەمە باسی کات دەکەین و دەڵێن دەبێت هەموو شتێک ڕێکخراو بێت و ئێمە ڕێخستنمان هەبێت هەر لە ژیانمانەوە تا کایی سیاسی و هەموو شتێکی ئەم هەرێمی کوردستانە. بەڵام بڕیار بوو بەرەکات شەمۆ کادری پارتی دیموکراتی کوردستان لە شنگال، هەروەها ئەندامی ئەنجومەنی پارێزگای نینەوە بڕیار بوو چوارەم میوانی ئەم شەومان بێت. بەڵام ناوبرا و دیارە ئێمە قسەمان لەگەڵ کردبوو کە میوان بێت، پێی وتین بەڵێ من میوانی ئێوە دەبم دێم. لە کاتژمێر 8:21 خولەکدا ئێمە لە کاتژمێر 8:45 خولەک پرۆگرامەکە دەست پێ دەکەین، ئەو لە کاتژمێر 8:21 خولەکدا بە ئێمە دەڵێت من ناتوانم بێن، من لە شنگالم. گرفتەکە لەوەدا ئێمە لەم کاتەکەمەدا ناتوانین کەسێکی تر ئامادە بکەین بۆ ئەوەی بێتە پرۆگرامەکەەوە. تەنانەت ئەمە باشیش نییە و جوانیش نییە ئێمە لە ماوەی 10 خولەکدا میوانێکی تر بێنین کە ڕەنگە ئامادە نەبێت لەسەر پرسەکە قسە بکە. بۆیە دەڵێم کاک بەرەکات جەنابەت کەسێکی لە کایی سیاسیدا، سیاسەتی شواتە ڕێخستن، ئەگەر کاتی خۆت ڕێک نەخست بێت و بەو شێوەیە ینی مۆعیدی خۆت ملتەزم نەبی پێی لەگەڵ میدیایەکدا کە ئێمە چاوەڕوانی جەنابتین، ویسمان گوێمان لە بۆچوونەکانی ئێوە بێت، ئێوە تەرەفێکن لە پرسەکەدا، ناڵم لە کێشەکە دەڵێم لە پرسەکە گرنگ بوو بەلای ئێمەوە ڕای ئێوە بزانین، بەڵام بەو شێوە خۆت ملتەزم نەبووی بە کاتەکە بەداخەوە. بەخێبێت جارێکی تر بەخێراتنی ئێوەش دەکەم کە لەگەڵمانن ئەمڕۆ دوو جار بیر دەکەنەوە بۆ دوو جار دەنگدان دێمە لای ئێوە. پرسیاری پرۆگرامەکەش ئەوەیە هەڵوێستی هەرێم لە بەرامبەر هێرشەکانی تورکیا چۆن هەڵدەسەنگێنی؟ هەڵوێستی هەرێم ئایا هەڵوێستێکی باش بوو کە ژمارە یەکە لای ئێوە، یان هەڵوێستێکی خراپ بوو کە ژمارە دووە، یان بڕیارت نەداوە کە ژمارە سێیە؟ سی چرکەتان هەیە، فەرموون. هەڵوێستی هەرێم لە بەرامبەر هێرشەکانی تورکیا چۆن هەڵدەسەنگێنی؟ باش، خراپ
بڕیارت نەداوە کامیان؟ کاتی دەنگدان یەکەم کۆتایی هات. کاک سەردیب کاتێک شتێکی لەم شێوەیە ڕوودەدات یارێکەم جار نییە لەلایەن تورکیاوە، تەنانەت لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانیشەوە ناوچە سنوورەکانی هەرێمی کوردستان تۆ باران دەکرێت لەلایەن ئێرانیشەوە. بەڵام هەمیشە ئەوەی کە دەیبینین لە فەیسبوکەوە لە میدیایەکەوە بە ڕاگەیاندراوێک بە قسەیەک ئیدانە دەکرێت. یعنی ڕێگەیەکی تر هەیە لە بەردەمی سیاسیەکانی هەرێمی کوردستان هەستێ سەرۆکایەتی هەرێمی کوردستان جگە لە ئیدانەکردن قسەی لەسەر بکەیت؟ طبعا ئەو هەڵوێستەی سەبارەت بە دوایین ئەو پێشهاتەی لە شنگال ڕوویدا لە هەرێمی کوردستان و لە عێراقیش دوو هەڵوێستی جیاواز بوو. ئەوەی لە هەرێمی کوردستان زیاتر ڕنگدانەوەی تێگەیشتی پارتی دیموکراتی کوردستان بوو بەسەر بەیاننامەکە. ئەوە ڕوونە لە بەیاننامەکەشدا مەشروط بوو بە ینی باسی بەکەکە کرابوو. ئەو بەیاننامەی لە بەغدا دەرچوو هەرچە لەلایەن تەحالفی وەتەنیەوە ینی لەلایەن شیعەکانەوە زۆر باشتر بوو لەوەی هەرێمی کوردستان چ لەو بەیاننامەی کە لەلایەن ئەوەی هەرێمی کوردستان لەوەی هەرێمی کوردستان باشتر بوو. هەموو ینی هەموو سەرۆکایەتەکانی هەرێمی کوردستان و حەزبەکانی سەرۆکایەتەکانی هەرێمی کوردستان پەرلەمان شکست و ینی پەچی کەوتووە. دوو سەرۆکایەتەکەی تیش دیارە ینی یەکی هەرچەندە ماوەی تەواوە بەڵام بەدەست پارتی دیموکراتی کوردستان و ینی ئەو تەبێژەی کە قسە لەسەر هەر شتێک بکە پارتیە ینی دەمێنێت و حکوومەتیش هەر پارتی بەڕێوی دەبا. تێگەیشتنەکە تێگەیشتێکی حیزبیە نەک بۆ ئەم پرسە بۆ زۆربەی پرسەکانی یعنی تۆ تەماشاکە یعنی ئەگەر ڕەنگە قوبات تاالبانی خۆی قسە بکە ئەمە تێگەیشتنیەکێتی بێ ئەگەر تێگەیشتنی پارتیە. ئەو بەیاننامەی کە لە بەغداش دەرچوو چ لەلایەن تەحالفی وەتەنیەوە بەیاننامەیەکی زۆر باش بوو کە داوای بانکێشتی سەفیر تووشی کرد. ئەو بەیاننامەی لایەن لیژنەی ئەمن و ئاسایشی لەناو پەرلەمانی عێراقی دەرچوو چ ئەو لێدوانەی ئارام شێخ محەممەد وەکو جێگەی سەرۆکی پەرلەمانی عێراق درا هەرسێکیان بەیاننامە باشتر بوون هەرچەندە ناکرێ مەسەلەن ڕێگای نەگیرایە بەر ینی باڵێزی تورکیا بانگێش نەکرا. باڵێزی تووشیا با معلومەیەک بدرچێنی باڵێزی تووشە لە ڕۆژی دووشەممە بانکێشت کرابوو لە وەزارەتی خارجی عێراقی سەبارەت بە دوو پرس یەکیان لێدوانێکی ئەردۆگان بوو لەسەر حەشدی شعبی ئەوی دیکەشیان هەر پەیوەندی بە شیعەکانی عێراق و بانکێشت کرابوو نەدەکرا ڕۆژی شەممە جارێک کە بانگێشت کرێ بۆیە لیژنەی ئەمن و ئاسایشکە لە پەرلەمانی عێراقا بەیانێکیان دەرکرد داوای ئیستیدعای جارێککە ئیستیدعای هینیان کرد سەفیری تورکیان کرد بەڵام بۆ خۆ دەزانی قەزیەیەکی وا ینی ئەوە تەدەخولێکی سافیر تەدەخولێکی ئاشکرا و ڕوونی سەربازیە لە خاکی وڵاتیش تر لە سەروەری و سیادی وڵاتیش دیکە بە بەیاننامە ناکرێت ینی بەیاننامەکە لە هەر چێوە دەرچوو بێ پێویستی بە ئیجراعاتە لەم واقعی ئێستای عێراقمە بۆ خۆم ئەو ڕۆژە لە پەرلەمانی عێراقم بۆ معلومات شیعەکان وتیان ئێمە ناکرێت لە ئێوە کورتتر بین ناکرێت ئێمە لێوە نیشتیمان پەروەرتر بن ئەوە نیشتیمانی ئێوە تۆ باران کراوە ینی نیشتیمانی ئێمە نییە شنگال و خاچی کوردستانە ینی ئەمە بەڵام ناوچەیەکی کێشە لەسەرە ینی بەغدا خۆی دوور دەخاتەوە لەم شەڕە قسەیە ینی قسەیەکی ڕستنی نەبووە ینی لێوان دوو کەس بووە ئەڵێن ئێمە ناکرێت ئێمە لە ئێوە کورتتر بین مەلەکیون ئەکتەر من مەلیک ئەوە خاچی ئێوە و پێشمەرگەی لێ و ئێوە شەهید بوون و ئێوە کوژراون و ئێوە بریندار ماڵی ئێوە وێران بووە ئێمە پێمان دەکرێت بەیاننامەیەک دەکەن ئێوە ڕەتفعلی ئەسڵی ئەبێ لای ئێوە بێ ینی ئەبێ ئێوە کاردانەوە تا هەبێ بەداخەوە ئەو ململانەی لە شنگال هەیە ئەو ململانەی لە ناو هەرێمی کوردستانی هەمووی بێکەوە لێکەوتەی خراپی دروست کردووە لەسەر قەزیەیەکی وای کردووە خەڵکی کوردستان دوو تێروانیا تێروانیەکە کە برتی لە تێروانی پارتی دیموکراتی کوردستان بۆ ئەو قەزیەکە پێیان وایە ئەو هێزانە نزیکن لە پەکەکە لەو ناوچەوە پێویستە بڕۆن و ینی ئەو قسانێک کە دەیویستین پێویست ناکە لێر دووبارەیە ئەوی دیکەشیان هەڵوێستێکی دژە لەوانەیە جگە لە پارتی ئەوانی تر بن. باش کاک نەریمان ئەگەر لە جێی ئامادەبووان بوویتە دەنگتدا بۆ پرسیارە دەنگت دەدا بە باش یان بە خراپ سەبارەت بە هەڵوێستی هەرێم لە بەرامبەر کێشەکان؟ سەرەتا سڵاو ڕێزم بۆ میوانان بۆ بیسەران بۆ جەنابیشتان هەیە. ئێمەش وەکو جەنابتان پێمان خۆش بوو لە بەرەوەی کە نوێنەری پارتی دیموکراتی کوردستان وجودی هەبووە لەم بەردامەیە بە حکمیەوەی کە خۆشتان ئاماژەتان پێکرد بەشێکی قەزیەکە پارتی دیموکراتی کوردستانە خۆزگە لێرە بوونایە بۆی کە باشتر بمانتوانە دەست بۆ کێشەکان بەرین لایەنی خەتاباری ئەو مەسەلەی دیاری بکەین و چارەسەرێکیش بۆ ئەو مەوزوعە بۆ خەڵکی ئاشکرا بکرێت بۆیە بەداخەوە کە نەهاتوو لە سەرتاشدا
بە گرنگی ئەزانم لەسەر ناوی خۆم و تەفگەری ئازادی کۆمەڵگای کوردستانەوە یەکەم سەرخۆشی خۆمان ئاڕاستی هەموو شەهیدانی کە لەو هێرشەی دواییدا کرا سەر شەنگال و چیای قەرەچۆغ لە ڕۆژ ئاوای کوردستاندا و لە هەمان کاتیشدا زۆر بەتوندی ئیدانی ئەو هێرشانەکەین بێگومان هەڵوێستی حکوومەتی هەرێمی کوردستان دەرهەق بۆ مەسەلەی هەڵوێستێکی خراپ بووە بۆیە بێتەڕەدود من دەنگمەدا بە خراپ بۆ باوەڕی چی دەکردکەواتە جگە لەوەی کە بینرا و بیسرا لە حزبەکان و لە هەستە سەرۆکایەتێکی هەرێم و لە خەڵکیش باوەڕی چیتان دەکرد وەکو تەفگەری ئازادی جگەلەوە بەڵێ دیارە من بە گرنگی زانم ئاماژە بە مەسەلەیەک بکەین ئەم کێشانەی کە ڕوبەڕووی شەنگال ئەکرێتەوە ئەو هەڵپەیی کە دەوڵەتانی هەرێمی و بەشێک لە دەوڵەتە بەشێک لە هێزە ناوخۆیەکان هەوڵی شەنگال دەدەن و هەڵپەی بۆکان سەبەبێکە ئەویش لە دوای زیاتر بەرپابوونی شۆڕشی ڕۆژئاوە ئەمانە دەستی پێکردووە بۆچی لەبەرەوەی دەوڵەتی تورکیا خاوەنی عەقڵیەتێکی سەڵتەنەتی کۆنی عوسمانیە ئەگەر دیقەتیش بین ئێمە هەندێک لایەنە مێژوویەکەی بگرینە بەرچاو باشە بۆی کە بتوانین باش هۆکاری ئەم هێرشانە دەستنیشان بکەین زۆرترین هێرش زۆرترین فەرمان بەسەر کوردانی ئێزیددا کە هاتووە لە سەردەمی سەڵتەنەتی عوسمانیدا بووە ئەمەی ئێسەکانە ئەو هێز و دەسەڵاتی کە لە تورکیادا ئێسەکانە وجودی هەیە هەمان سەڵتەنەتی عوسمانی نوێ لە ناوچەکەدا بە هەمان وەڵامەکەم دەستکەوێت کە چاوەڕێی چیتان دەکرد ئەفریقا بۆیە بە هەمان شێوە هێرشەکەنە سەر ئەو ناوچانە چاوەڕێی ئەوەمان ئەکرد کە هەڵوێستیان خراپ بێت چونکە حکوومەتی هەرێمی کوردستان کە پارتی دموکراتی کوردستان پێشەنگایەتیەکە و سەرکەشی و دەسەڵاتەکە هەڵوێست سابقەیەکی پێشووتری هەیە دەرهەق بەو مەسەلانە بە تایبەتی مەسەلەن تۆیەکان زۆر جێگەی داخە پارتی دموکراتی کوردستان بە تەواوەتی کەوتوتە چوارچێوەی بەرژەوەندیەکانی دەوڵەتی تورکیاوە بوونی ستاتۆیەکیش لە ڕۆژئاوای کوردستاندا بۆ دەوڵەتێکی وەکو تورکیا جێگەی قبوڵ نییە ئەو بۆ خۆی دەمێکە لەوەدا یەکلا بۆ تۆ کە ئەڵێ ئەگەر کوردێک لە ئەفریقای باشووریش هەبێ ئێمە دژایەتیەکەین و ئەڵێت تورکیا بۆ خۆی هەر هەمان ئەو شتەی وتووە ئاماژەی بۆ کردو ئەڵێ ئەو هەڵەیە لە باشووری کوردستاندا ڕێماندا لە دوای ساڵی 91ەوە گەلی کورد لە باشووری کوردستاندا خاوەن ستاتۆیەک بن ئێمە ئەو هەڵەیە لە ڕۆژئاوای کوردستان ناکەینەوە جیۆپۆلیتیکی شەنگالیش بۆ خۆی گرنگێکی تایبەتی هەیە بۆ شۆڕشی ڕۆژئاوای کوردستان بۆچی سەر سنوورەکانە لە ڕێگەی شەنگالەوە تورکیا ئەتوانێت مداخەلە بکات و شۆڕشی هەوڵی تێکدانی شۆڕشی ڕۆژئاوای کوردستان بدات لەبەرەوە هێرشێکی بۆ ڕەنگاکەنە سەر شەنگال بۆ ئێمە زیاتر لەوەی کە جێگەی داخە هەڵوێستی هێزی ناوخۆی پارتی هێزێکی ناوخۆی وەکو پارتی دموکراتی کوردستانەکە ئێمە ئەو هەڵوێستانی ئەوان زیاتر ئەمان ئێشێنێ لەو هێرشانەی تورکیا چونکە کاتی ئەوە بووکە خۆشتان ئاماژتان پێکرد سێ سەرۆکایەتیەکەی هەرێم دوانیان لە دەستی پارتی دموکراتی کوردستاندایە کاکسەرتیبیش ئاماژەی پێکرد پارلەمانی کوردستان پەک خراوە بەداخەوە دەرحەق بە شەنگال دەرحەق بە ڕۆژئاوای کوردستان و ئیداری ڕۆژئاوای کوردستان لە ڕابردوودا هەڵوێستی پارلەمان هەڵوێستێکی ئەرێنی بوو بە نمونە ئەگەر دیقەتان دابێ لە کاتی هێرشکردنە سەر کوبانیدا هەڵوێستێکی زۆر باشی پارلەمانی کوردستان کە سەرجەم فراکسیۆنەکان دەنگیان لەسەردا بەناردنی هێزی پێشمەرگە بوو بۆ هاوکاریکردنی یعنی ئەگەر پەرلەمانی سەپەک نەخرا شتێکی پێدەکرا بۆم پرسە پێمان وا بوو هەر نەبێت پێدەکرا هەڵوێستێکی جیاوازی هەبوو لەوەی کە حکوومەت ئەوەی بڵێ ئیدانی دەکەین و تەواو ئەوەیە هەڵوێستەکە یان شتێکی ترە ئیدانەیەکەن ئەوان توانیوانە لە پراکتیکدا خەڵک بنێرن بۆ ئەو ناوچانەوە بۆیە لە ڕێگەی دەستگا نێودەوڵەتەکانیشەوە بێت ئەیانتوانی زەختێک بکەنە سەرەوەی کە ئەم زیادەڕەویە و ئەم هەڵپەیە دەرحەق بە خەڵکی شەنگال نەکرێت بۆچی ئەگەر لە ناوەندە نێودەوڵەتەکان بێ ئێستاش پەرلەمانە گەوا بێ پێی دەکرێت ئەوە تا پەرلەمانتارانی کوردستان چەند پەرلەمانتارێک بۆ پرسێکی ناوخۆیی هەرێمی کوردستان دەچنە ئەوروپا پرسێکی ئاوا هەر ناتوانن بیکەن کەواتە دەتوان بیکەن لە هەرێمی کوردستاندا کە دەڵی پەرلەمان پەکخراوەک وا بێ لە دانیشتێکی پەرلەماندا ئەمە شتێک دەکات لەم بارەیەوە لە هەرێمی کوردستاندا سێ دەستگای دەسەڵاتدار هەیە پەرلەمان حکوومەت سەرۆکایەتی هەرێم ئەو هەڵوێستە خراپی کە حکوومەتی هەرێم و سەرۆکایەتی هەرێم هەی بووە هەر نەبوو پەرلەمانی کوردستان نەیە بوو ئیدانەکردنیش بۆ خەڵکی کوردستان بۆ خۆی معنەوێتی گەورەی راکسەرتیب ئاماژەی پێکرد هەڵوێستی لێدوانەکەی بەغداد باشتر بووە لە لێدوانەکەی هەرێمی کوردستان زۆر بەداخەوە من ئەمەوێت سەرنجام بۆ شتێک ڕاکێشم سەعات 6 بەیانی بەڵێ سەعات 6 بەیانی لە ڕۆژی ڕوودانی ئەو قەزیەدا ئەو قەسفەی کە کرایە سەر خەڵکی شەنگال و ڕۆژئاوای کوردستان 6 بەیانی من بۆ خۆم جم لێگرت
بوونی گەریلاکانی پەکەکە لە شەنگال ئەو ناوچانەدا پارتی دیموکراتی کوردستان ئەیجێڕێتەوە بۆ ئەوی هێرشێکە کراوە کە ئەمە بۆ خۆی جێگەی داخە بە هیچ شێوەیەک وانە لە ساڵی 92 کاتێک کە تورکیا لەسەر ناوی PMF هات بۆ ناوبژیکردنی نێوان یەکێتی و پارتی هەتا ئێسەکانە لەو ناوچانەدا وجودی هەیە و هێرشەکات سەر دەستکەوتەکانی خەڵکی باشووری کوردستان بۆیە ئەوە بە تەواتی ڕاز نییە. سەرەتا وەکو بۆچوون دەمێ بزانم کاک جدان وە چت بێژن لەسەر ئەف هێرشن تورکیا بەتابەتی لە ڕۆژئاوای کوردستانیش کە ئەوان دەستەواژەی باکووری سووریا بەکاردێن. ئێمە سەریدا بە هەموو پیڤانە ئەمە شەرمەزار دەکەن هێریشێ تورکیا لەسەر دەولەتەکە جیران بێ هەگەر کوردستانە عراقێ بێ ئانژی کوردستانە سووریا بێ وەجهێ شەرمەزاریە نە ئیشێ خۆیە. بس چی وای کردم هێرشە بکرێت ئەو تەمام ئێمە ئەم وەک ئەو کێشەکە کوردی هەیە ناوخۆیی هەیە برادەران مەسەرەن ئاماژە پێ دەکەن ئەنۆ پارتی دیموکراتی کوردستان وەک بێژێ یانێ هەموو تشت دەستخۆڤە گرتیە دەستهلاتی هەموو دەستخۆڤە گرتیە بەری بۆ پارتی تەناخوا دەستهلات بێ بەرلەمانی کوردستان بریارێک ستاندیە جهێ چەکداری پەکەکێل کوردستانە لە هەرێما کوردستانی جهێوان نییە ڤە نەجهێ وایە کارێ و مەلعەب و عەرد و کاتە گۆلسەر خەباتە خۆ و بەردەوامیە بەرەڤانیە دبەر ملەتێ خۆ و قەدیا کوردی لە کوردستانە تورکیا بکەن ئەمە حجەتە نە ینی گەرەکە هەرێما کوردستانی ئەوەلە نە دەولەتەکە سەر بخۆیە ڤە یەک ئاد دووە دوێژ بیرامە نەچێ شەڕێکی گەورە دەیە بەرامبەری داعش دەیە هەندروێ vêda بۆ بەرجەوەندیە ملەتێ کوردێ هەرێما کوردستانê an کوردستانە سووریا ji bercewendiyê me ye got dijmin ême zor bin û em mehane bixine destê xelkê de mehane bixine hiceta bixine destê Tirkiya de û xeyrî Tirkiya de bo êrişî me bikin gereke em ve mehane nav xwe mala xwe de bibirin nehêlin got hicet çê bibin di destê em Tirkiya û xeyrî Tirkiya de got êrişî me bikin êrişî Qaraçox kirin bi mehane ino pekekê di wir de rêveberiyê dike Kurdistana Sûriya rast e rêveberîk heye desthilatek heye anha peyedê şaxê pekekê li Kurdistana Sûriya vê ew peyede em di derheqa êrîşa Tirkiya li ser cem me cihê şermezariyê ye eva nîqaş tê de nabî lê di nav me û peyedê de em wek Kurdê Sûriya Kurdistana Sûriya di nav me û peyedê de kêşe zor hene peyede ew salfeke diye em kêşanê rege xweşkir dibin bo hêrişî Tirkiya kêşa navxweyekanî na zortir dibin ne baştir dibin zortir dibin navmede qisey yekî le ême meselen li Qaraçox li ser hîn xwîn li erdê serkirdên peyedê hatin cemawir jî bixwara anîn wek xwepêşandanekê li wê de di gotarê xwe de Serokê Wezîra Abdulkerîm Saroxan û Wezîrê Dîfa biraderê me li Rêveberiyê Kurdistana Sûriya her duwa di gotarê xwe de dibêjin me rojekê fîşekek neteqandiye layê Tirkiya me hereşe buwa nekiriye yanî me sînorê Tirkiya parastiye 900 kilometr me parastiye me nehiştiye hiç te'dek lê bibe lo êrişî me dike yanî başa eger ew serokî peyede diڵێt Tirkiya hiç destkeوتێکی کوردی ناوێ ئەوەی کە لە ڕۆژئاوا هەیە ئەو بە دەستکەوتی لە قەڵەم دەدات پێ دەڵێ me دەستکەوتە ئەنجازە ینی ئەگەر دەستکەوتی تورکیا دەستکەوتی بۆ کورد پێ قبول نەکرێت کارێکی لەم شێوەیە چاوەڕوان کراو دەبێ ڕاستە ئێمە ئەژی دەبێژم چاوەڕێکریە نانە ئەژی دەبێژم تورکیا هیچ دەستهلاتێک دەولەتێکە کوردی کێلەکە خۆدا هیچ ناخوازی قبول ناکێ بۆ هەبێنی لێ
پاشی گۆ زرد دکردن دگوتن ئەم قبول ناکن هەرێما کوردستانی چێ ببێ هات مەتاری هەولێری افتتاح کرد عینی ئەردۆغان بوو سەرۆکە ئەنجومانی وەزیرا بوو تورکیا بووە باشە علاقاتێم ئەم علاقەتدار بن علاقاتێ مە خۆش بن بە ئەجوار و جیرانێ مەرە باشترە ژمەرە بۆ بەرجەوەندیە کوردی لێ ئەم دژمن بن باشە دەبێ ئەم ئەسبابە پەیدا بکن گۆچاوە ئەم کارە بن ئەجوارێ خوا بخن دۆستێ خوا دۆستێ ملەتێ کورد و قەدیا کوردی پێویستن بمە نە دژمن ئەم زێدە بکەن باشە بەم شێوەیە مەسەلەن بەس نمونەکە دی ڕۆژە بۆ عێریشکردن و بمبەبارانکردن و 5 پێشمەرگە شەهید بوون و نەهژی بریندار بوون دەزانێ ئەو پێشمەرگێک و شەهید بوونە چەکدارێ پەکەکەی ڕێل واگرتن نەهشتن دڕیا درسترە و نێزیکرە بێن وا دەرباسکن نەخۆشخانە و ئەوا بینن ئەوە شتێکی باش بوو هەرەکار کووردە ئەمە معلومات و زانیاری کێ ئەمە زانیاری کێ زانیاریە هەموو ڕاگەهاندنە و پێشمەرگە نەخۆشخانە زاخۆ و ئێ دهۆکێدا سەر بازێ وانە ئێگ و مقابلە بوارەت کرد لێدوان بوارە دەکردن ئەوە گوت ڕێل مەگرتن ئەم چون درێکە دیرە زیڤرین و باشەکەواتە کاکسەر نابێت بیرەنگی بەم مانایە بێت ئەنیما وا خوێندەوەی بۆ دەکرێت کە کێشە ناوخۆیەکانی نێوان پارتە سیاسە کوردەکان ڕێگە خۆشکرد دەبێت بۆ هێرشی ئاوا و لە باوەشیشی دەگرێت قبوڵی دەکات زانی قسەکردن لەسەر شنگال بێ حقەتی و خۆی بخەیتە ڕوو باش ینی قسەکردنی سیاسی لەسەر قەزیەکی وە ڕەنگە هاوڵاتی ینی بەڕاستی پێم سیاسی لەباری شنگال هەم کاک جەدعان و هەم غێری کاک جەدعانژی ینی هون نکارم مەسەلە بەحسی شنگال و غێری شنگالژی پەیوینە سیاسی بێژن وە خەڵک ئەمڕۆ زۆر لە زانیاری نزیکە ینی ئەوە نییە کاک جەدعانیان غێری کاک جەدعان قسە بکە پێویست مەفروض زانیاری وەکو خۆی بخاتە ڕوو ئەسڵی ئەم قەزیە سیراع و ململانی لە بینی پارتی دیموکراتی کوردستان و پەکەکە شۆڕ بۆ تۆ پەکەکە بۆ خۆی هێزێکی لە ڕۆژاوای کوردستان دروست کردووە ناوی لەناوە پێدا ئەمریکا و غێری ئەمریکا ئەوروپا تەعاملی لەگەڵ دەکات تێروانی و تێگەیشتیان بریتێ لەوەی کە ڕێبەر ئۆزەلانە یان ئەوان کە ناوی پێ دەڵێن ڕێبەر سەرۆک ئۆزەلان ئەو شتێکی دیکەیە ئەمری واقع ئەوان لەوێ بوونیان هەیە باش بەڵام یەک بەڵام هەیە لێرەدا پارتی ئەمریکا ساڵی پار لە 16 دەڵێت پەکەکە شوێنی شنگال نییە دەبێت بچێتە دەرەوە لە قسە لەسەرەوە دەکەین ئەو هێزانێک کە لە شنگال هەن بەڕێی من و هەموو عالم دەزانی ئەوانە نزیکی پەکەکەن بەڵام ناویان پەکەکە نییە ئەمانە ناوی تریان لێنراوە یعنی ئاڵایان جیاوازە ینی ڕێبەریان جیاوازە وە هەموو ئەوەی پێ دەگوترێ ئیلهام لە پەکەکە وەردەگرن و تەمویل و نازانم چی ئەوە شتێکی دیکەیە بەڵام هەدەپەل لە باکوور بە ناوی پەکەکەەوە دەستگیر دەکرێت بە ئەندامێتی و بانگەشتەکردن بۆ پەکەکە دوو واقعی جیاوازە هەدەپە لە باکوور باڵە سیاسەکەی پەکەی چەکی پێنیە و دەستگیر دەکرێت پەکەکە ئەگەر بوونی هەبێت لە شنگال چەکی پێ و دەستگیر ناکرێت ئەمە دەبێت لۆتی بگین دقیق پارتی بریتە لە چی پارتی بریتە لەسەر هێڵی نفوزی تورکیایە بەشێک لەو تەسەڕوفاتانی پارتی بەرامبەر ڕۆژ ئاوا و بەرامبەر خەڵکی شنگالیش پەیوەندی بەو ئەجندای تورکیاوە هەیە بەشەکەی تریشیان پەیوەندی بۆ ململانەوە هەیە کە لەگەڵ پەکەکە هەیەی پەکەکە مەترسیی زۆر گەوری لەسەر نفوزی پارتی چ لە بادینان چ لە شنگال پارتی ئەحزابی دروست کردووە لە بۆ پەکەکە یعنی بۆ ئەوی کە نفوزی پەکە لە ڕۆژاوە لاواز بکە یان لە هەر جێیشی دیکە و لە بەرامبەردا پەکەکەش ئەحزابی دروست کردووە بۆ ئەوی نفوز و پێگەی پارتی لاواز بکە من لە کاک جەدعان دەپرسم ئێوە وەکو ئەنە کەسە ئەحزابی ئەنە کەسە تەبعاً تەمویلتان لە چییە حەمی دەربەندی مەسئولیتیان نا حەمی دەربەندی مەسئولە هەرێما کوردستانیە سەرۆکاتیە هەرێمێ ئەوە یارمەتیە ئەنجومەنە نیشتیمانیا کوردی دکەیت ئەگەر دکتۆر حەمید ژمالە بابێ خۆتێنێ ئانژیش حزبا خۆتێنەوە دەپرسم تۆ لەو دەپرسم دژمت پرسێ ئاژی بەرسەفاتت دەمیانی باش سەرۆکاتیە هەرێمێ ئەبژی بەرسەفاتەیە باشە میزانیا سەرۆکاتیە هەرێمێ بەچمە بەچ مناسبەک سەرۆکاتی هەرێم لە پارەی هەرێمی کوردستان بە کام قانون تەمویلی کۆمەڵێک ئەحزاب دەکە لە ڕۆژئاوای کوردستان ئەو تەدەخل نییە ئەو تەدەخلە باشە هێزێک ئەی بۆ کە حزبە سیاسەکان کە قسە دەکەن دەڵێن کوردستانی گەورە و کار بۆ پاشەکانی تری کوردستان دەکەن ینی یەکێتی نیشتیمانی کوردستان بە هاوکاری پێ دەست بکەم ئادەم وایە لە کاتی بەهاوکاریدا پەرلەمانتارانی یەکێتی نەچوونە باکووری کوردستان بە هاوکاری بانگەشیان بۆ هەدەبەت دەکرد
چێ پەرلەمانتارانی بەڵام ڕەنگە کەوادری پارتیش تو بێتە باکوور بانگەشی بۆ حیزبەکە ئەردوغان کردی ئەگەر لەوە من جەبەی جەنابەت لە یەکێتی شوێک بۆ پرسیاکەوە دەکەم من حەقە دەخەمە ڕوو بۆ پارتی دیموکراتی کوردستان پرسیاکترم دەبێت کاکجان برادری کاکجان ینی یەکتر دەناسین و برادایەتی ما هەیە ئەو ڕەئینی ئەوە ئەبەشێکی معلوماتە بە کاکجان باش هێزێک دروست کراوە بە ناوی ڕۆژ ئۆکەی ئەو هێزە سەر بە زێرەوانیە پارەکەی لە چێ تەمویلەکەی لە میزانی حکومەتی شەڕ بوو لە شنگال بەر لە میزانی لە حکومەتی هەرێمی کوردستان وەردەگرێت باشە ئەگەر هێزێک تەمویلەکەی بریتی لە حکومەتی هەرێمی کوردستان یعنی معاش موزەکەی و ڕێبەرەکەیان عەقیدێکی سەر بە زێرەوانیە ئەخێرە ئەو هێزە بستە ڕۆژئاوای کوردستان ئەو نابێ لەبەرەوەی ئەوە دەفتە تەدەخول لە ڕۆژئاوای کوردستان یعنی دەستوەردان لە ڕۆژئاوای کوردستان نقطەیەشکە هەیە زۆر مهمە و حەقە خەڵک بیزانێت بەپێی قانون دەیەوێ قسە بکات ئەو سڕێ منە ئەو زۆر با قسە بکات بۆ ئەوەی دێمەلای کاگەریمانی یەک دقە بەپێی قانون هیچ هەر کەسێک کە بایۆمەتری بکە ئەوەی کە لە ئێستا هەیە لە هەرێمی کوردستان مەفروضە نفوس جنسیە پاسپۆرتی عێراقی بی ئەو هێزە ئەسڵەن نفوسی عێراقییان نییە باش بە کام قانون لە هەرێمی کوردستان با پرسیارەکەمەوە بۆ کاکجان یعنی ئێوە تەدەخل قبول ناکەم بەڵام خۆتان دەیکەن ئەو کورتەی قسەکانی پێشمەرگەی ڕۆژئاوای کوردستان کوڕێ کوردستانە سووریانە یەکژی ئەندامی داعشیشی تایە نانا ئەندامی داعش تێن ئەندامی داعش جینەدی هەنا لەو هێرشەدا ڕۆژانە بەس ببوورە لەو ئەندامی داعش ئێمە دەکەرم باشە پێشمەرگەی ڕۆژ پێشمەرگەی ڕۆژ تەرەفێک بوون لە شەڕ لەگەڵ گەریلاکانی داعشەکە لە شنگال با بڵێن ئەو پێکدادانی کە ڕووی لە دژی داعش گەورینەکە بڵێن ئەو شەڕ لە شنگالی شەڕکردن دژی داعش نە دژی کەسی کوا شەڕیان نەکردووە شەڕیان لەکوێ کرد چۆن ئەفۆم کە کاکجان قەتعەکەم بۆی کە چاوەشەکاری نەکرێت لێرەدا ئەو گروپەی کە کاکجدعانەڵە لە شنگالە شەڕیان کردووە کوا چێ بینیوێتی لە هەرێمی کوردستاندا ئەو هێزە لێرەوە هێزێکی مرتەزیقە بوون بە کرێگیراو بوون ڕەوانەی ڕۆژئاوای کوردستان کران بۆ ئەوەی کە شەڕێک دروست بێت تەشەنوژ دەستەواژانە ئەوەلە نەمرتەزەقنە بە یەک پێشمەرگەی ڕۆژئاوای کوردستان کوڕێ کوردستانە سووریانە کوڕێ من و برای منن ئەبە یەکەم ئەو پێشمەرگەی بەکارێنن شۆڕەشەکەمان هێمن بێت مامۆستا پشتی شۆڕەشە سووریا چێ بوو ملەتی سووری بەلا بوو لە ئوردن لبنانێ لە تورکیا لە کوردستانە عراقی کوردا بەرێ خۆدا کوردستانە عراق هەرێما کوردستانی لەوێ دەرێ ئێ بازدان شەڕ جەنگ و ئەوێ و خراپیە و پیسیتیە لەوێ دەرێ لەشکەرەك ژواچێکردن هەگەر پەکەکێ و پەیادێ قبول کردبانە ئەو لەشکەر وێ لە کوردستانە سووریا بەرەبانی کردبانە قەدەخەیە قبول ناکەی ئەو هێزە باش من ئەمێ بە داتاوە قسە بکەم کاگەر ئێمە کە شتێک ئەڵێن لێ دڵنیاین بە بەڵگە هەیە ئەنجا ئێڵین چکی بۆ ئەوەی کە هەندێک مزداقێتی ئێمە هەبێت لە ناو خەڵکە و ئەو سنوورە شتێپەڕ ناکەین بەڵام ئەو هێزە بە بەڵگە فەلەکناز یۆجا لە پەرلەمانی تورکیادا بەڵگەیەکی تەقدیم کرد ئەو هێزەی کە کاکین کاگجدعان بە ببوورە ئەوەی ئەوەلەن ئێمە وەک پێشمەرگەی نابینین پێشمەرگە خەڵکی بە هەڵوێستن ئەوانە کەس نازانن لە چ دەستگایکی استخباراتی تورکیادا پەروەردەکراون یەک ئەو دوو 21 ئەندام لەوانە ئەندامی میتی تورکی بوون ئەمە بە بەڵگە تەسلیمی پەرلەمانی تورکیا کراوە شتێکی فەرمیە شەرمی لێ نییە چوار کەسیش لەو هێزە کە بە هێزی ڕۆژ ناسراوە کە ئێمە قەت پێیان ناڵین پێشمەرگە پێشتر گەڕەکی شێخ مەقسوودیان لە حەڵب با تۆباران کردووە خەڵکی بێتاوانی کوردیان لە گەڕەکی شێخ مەقسوودا تۆباران کردووە یەک ئەو چەندی ئەو هێزەکە بە بەڵگەوە قسە دەکەن چەندی ئەو هێزە ئەو برادەر هەگەر وابێ پێشمەرگەی پارتیژ و پێشمەرگەی یەکیتیژی جەمواتە و مەتبارن هیچ جوانین و خراپن هیچ جوانی هەگەر نەپەکەکەی بێ لە جەموانە هەگەر نەپەکەکەی بێ ئەوانە پێشمەرگەنین کۆمەڵێک خەڵکی دڵسۆز کە ناویان پێشمەرگە بوو لەو هێرشەدا کاتێک هێرشە ئەو هێرشە ناحەقە کرا چەکەکانی خۆیان دانا شەڕیان لە بەرامبەر ئەو دانا چەندی ئەو هێزە لە شنگالە ئێمە لەسەر شنگا قسە دەکەین داتاکەی لەوە چێ کاکجدعان وان باشتر بزانن لەمانەوە ئەو یەک دووش بمبورە من کۆمەڵێک کاکشوان کۆمنت درا بە حەقی خۆم ێزانم کە هەندێک ڕوونکردنەوە بدەم یەکەم باسی بڕیاری پەرلەمانی هەرێمی کوردستانی کرد بۆی کە پەکە لە شنگالدا دەرچی حەزەکەم هەموو خەڵک بزانن هەموو گەلی ئێمە با ئەوە بزانن کەی پەکەکە هاتە شنگال
کاتێککە مۆسڵ و تەلاعفەر کرد کەوت و تەسلیم کرا بە داعش پاکەکە هەستی کرد کە شەنگالیش بەجێ هەڵێ و ئەشیزانی باشی زانی کە مەترسێکی گەورە لەسەر ئەوە هەیە 12 گەری لای خۆی ئەندامی هێزی پاراستنی گەل بوون ناردە شەنگال سیان لەو 12 کەسە دەستگیر کران لەلایەن پارتی دموکراتی کوردستانەوە ئەو 9 کەسەی کەما توانی بە سەدان هەزار خەڵکی ئێزیدی ڕزگار بکە ڕۆژێک دواتر هێزەکانی ڕۆژئاوای کوردستان یەپەگە و یەپەژە کلیدۆرێکیان کردەوە و خەڵکێکی زۆری شەنگالیان لەو هێشە ڕزگار کرد پاکە کێسەکانە بۆ چوونی چی ئەوەی کە ئێمە سێرمان کردووە پاکەکە ئاڵێ هەر کاتێک مەترسی لەسەر شەنگال نەما ئەو ناوچانی ئازاد کرا ئیرادەیەک لەوێ دروست بووە حیزبێکی پارتێکی سیاسی لەلایەن خەڵکی شەنگالەوە دروست کراوە ئیدارەیەک دروست کراوە خاوەنی هێزێکی سەربازیم لە کوڕوکچی خەڵکی ئێزیدی باوی هێزەکان ئەو هێزە شەنگال بەڕێوە بەنیەک ئەو دوش بەڵام ڕای بەرامبەر ئەوەیە کە کاری پاکەکە لەوێدا ناوەستێت خەڵک ڕزگارکە کاری پاکەکە ئەوەیە لە داهاتوودا کانتۆنێک دروست کات لە شنگال خەڵکی شەنگال بڕیاری ئەوەیدا کە سەر بە هەر شوێنێک بێ کە ئێمە پێمان باشە وەکو تەفگەری ئازادی گرێدراوی هەرێمی کوردستان من لێرەدا یەک پرسیارم بۆ دروست دەبێت لێرەدا دووشتی جیاواز هەیە ئێوە دەڵێن خەڵکی شنگال ئیدارەی شنگال پارتی دموکراتی کوردستان دەڵێن خەڵکی شنگال دەبێ بڕیاردات ینی لایانی بەرامبەر بەڵام لێرەدا ئەگە پرسی خەڵکی شنگال کێن ئەوانی کە بڕیار دەدەن ئەو کەسانی کە هێشتا ڕفێنراوە نەگەڕانەتەوە ژمارەی ئەو ئاوارانی کە ئەخە کێ بڕیار دەدا لە چ ڕاپرسیەکدا چۆن ڕاپرسیەک ئەگەر شوێنەکە سەقامگیر نەبێت ڕاپرسی چۆن دەکرێت بۆ ئەوەی کە بڕیار پێش ئەوەی کە هێرشی قسێ بکات دێمەلاتۆکان پێش ئەوەی کە هێرشی سەر خانەسوور بکرێت ئەوێک هەبوو چاوپێکەوتن هەبوو لە نێوان پەککە و پارتی دموکراتی کوردستانی عراقدا پەکەکە بە ئاشکرا ئەمەی پێوت بوون وتبووی ئێمە پێویستە ئیتفاقکەین بۆ خەڵکی ئەوەی بەجێ بێڵن ئێستەکانش بانگوازی پەکە ئەوەیە وەرن با پێشمەرگەش بێ پێشمەرگەی پارتی بێ ئەو شوێنانەی لە شەنگال ئازاد نەکراون ئازاد بکرێ دوای ئەوە نە پەکەکەی نە هەپەگە ئیشی بەوێ هەیە نە پێشمەرگەکانی پارتی دموکراتی کوردستان هەیە چونکە ئەوان خۆیان لێ خاوەنی هێزێکن بەس بمبورە من کۆمەڵێک شت هەبوو کە دواتر کاتمان دەبێت و دوو پرسیار قەرزاری یاخود دوو وەڵام من سەبارەت بە ژماری ڕۆشتت من دەیڵێم و ئەوەی کە دێمەولات دوای قسەکانی کەوتان بەوەی کە لێدوانە بۆ بەرەسە دێمەلات لێدوانەکانی وەزارەتی دەرەوەی ئەمریکا لێدوانی ئەم جارە و لێدوانی ساڵی پار جیاواز بوو ئیتر هی دوو ئیدارەیەکەیە دوو ئیدارەی ئۆباما و ترامپ یان شتێکی دواتر وەڵامەکە لێوە دەگرن فەرموو هەر هێزەکە کوردی جەکدار هەرێ یارمەتیە بە کوردارە بکێ مەسەلەن پێشمەرگێ هەرێما کوردستانێ چوونە کۆبانی یارمەتی بوارەکردن و ڕزگارکردن ji mafê pêşmergeyek herêma Kurdistanê wir bimêne bêje me rizgar kiriye ew em ye her vekişan û vegerana ciyê xwe û xwe hefîz kirin ji wan re pêşmergê an jî leşker an çekdarê PKK li Şingalê yarmetî kirin bi milletê Şingalê re û bi pêşmergara û milletê herêma Kurdistanê re baş paş xelas kirin ê dibêje saeta we xweş û biro her ciyê xwe re باشە با لەوە دەست پێ بکەین ئەم دوو هەڵوێستەیان دوو لێدوانە جیاوازی ئەمریکا چی بوو بە تایبەتی وەزارەتی دەرەوە لەباری ڕووداوەکەوە ینی ئەم ساڵ لە ڕووداوەکەدا وتی هەماهنگی نەبووە لەگەڵ ئێمە نیگەرانین کاتژمێرێک پێش هێرشەکە تورکیای ئاگادار کردوەوە بەڵام ساڵی پار لە مانگی 12دا وەزارەتی دەرەوەی تورکیا وەزارەتی دەرەوەی ئەمریکا دەڵێت پەکەکە شوێنی لە شنگال نییە دەبێ بچێتە دەرەوە وەکو پێم وتی بۆ وڵایم پرسیاری دووەمێت ئەوانەی کە لە شنگال ناویان پەکەکە نییە ینی ئەو لێدوانی ئەمریکا تەبیعیە ینی ئەو هیچ شتێک دروست ناکات خۆشیان باش دەزان ئەمریکیەکان چونەتە شنگال کۆبنەوەیان کرد ئەو شەڕێکەوەستا بۆ بیرخستنەوە جەناب لە ئەمریکا ژیاوی بەڵێ لە ئەمریکا ژیاوی لێ سەردانی ئەوێت کردووە من لەوە ئەو پرسیارم وەرویست ئەمریکیەکان چونەتە شنگال دانیشتنیان کرد لەگەڵ پارتی ئەو هێزێک کە لەوێ شەڕەکەیان ڕاگرت خۆ باش دەزان ئەوانە هێز نزیکن لە پەکەکە ڕسمەکانی عەبدوڵڵا ئەوجەلان مەوجودە لەوێ و ڕسمی کاک مەسعودیش مەوجودە بە شان و بە سەیتەرەکانی ئەو هێزەی بەناوی ڕۆژ ئەو هێزە بەشێکیان پێشتر لە سەر سەدی مووسڵ بوون و ژنیشیان لەگەڵن بۆ بالمناسبە ینی هەندێک منتەسبی ئافرەتیشی هەیە ئەو هێزە ئێستا زین لەکوێن ئەو هێزە بەرامبەر ڕۆژاوای کوردستانن یعنی لە تقریبا کام هێز ئەو هێزەی بەناوی ڕۆژە هێزی ڕۆژ لەسەر سنووری ڕۆژاوای کوردستانن لە ناو حتا دەگاتە خانەسوور لە جەبهەی ئەمامی لە شت باسی ژمارەکەیان کە ژمارەکە ئێستا دیار نییە سەراحەت لە بینی 4 بۆ 6,000 باسی لێوە دەکرێت فەرماندەکەیان ناوی قادر شێخ مەمیە خەڵکی زاخۆیە
فەرماندەی ئەو هێزە دەزانی ئێمە دەبێت وەکو خۆی قەزیەکە باس بکەین هاتنی پەکەکە هاتنی ئەو هێزی کە لە ڕۆژاوای کوردستان بۆ شنگال ئەمە فرسەتێک بوو بۆ پێدا ئەگەر کورتری بکەینەوە بۆ پەکەکە چونکە پارتی سنووری لە ڕۆژاوای کوردستان گرت هاتنیان بۆ ناوخاچ شنگال و بۆ گرتنی هەندە ناوچە و دەرباسکردنی خەڵکی چونکە کۆریدۆری چەند لە منطقەی سنوور دروست کرد خەڵکیش زۆریان ڕزگار کرد و شەهیدیشان لەو منطقەیەدا فرسەتێک بۆی زەخت لە پارتی بکەن ئەو سنوورە بکاتەوە کە بە ڕوویان داخراوە چونکە ڕۆژاوای کوردستان چەندن ئێ ڕۆژاوا کاکە سەرتیب زانێ هێژمارە شەهیدێ لەشکری ڕوانیان هەیە بەڵێ ڕاستەکەی باشە کاتی ناوبڕە دوای ناوبڕەکە 48 شەهید ئێگۆ کاک ناریمان هیوادارم ئەوەی ئەو زانیاریانی کە ماوتانە کاک نەریمان و جەنابی کاک سەدی بۆ کاک جەدعانیشەوە بیرروسی لای خۆدان بۆی بیرمانەچێ تا ئێستا گوێتان گرتووە دوای ناوبڕەکە دەمانێت گوێمان لە ئێوە بێت ئێمەش وچانێک و بەردەوامی بەڕێزان ژیانت بێسنوور ئۆنلاین بەسەربەرە لەگەڵ ئینتەرنێتی بەردەوام و بێسنوور بۆ بەشداریکردن کۆدی پاکێجەکە بنێرە بۆ ژمارە 291. الو الو يا هلا ومية هلا هلا بريحة الحبايب هلا عيوني عيوني انتو غاتي انت مشتاقين لك الله يحفظكم ويرعاكم اليوم عيد شفناك وسمعنا صوتك عزيزي انت ما شاء الله عليك بعدك شباب الحمد لله خالو نور عيوني شلونك اهلا عيوني رح نشوفك قريب اكيد حبيبي خالو الله وياك همو تەکنۆلۆژیایەک بۆ تۆ دابین کراوە بۆ ئەوەی شاد بیت بە ئەزیزانت. ئاسیا سێل کۆمان دەکاتەوە. ئەوەش سابوونی دوور و ناتورال ئۆلیفی گەرما و تاقیکردنەوەیەکی بێهاوتای گەرماوتان پێشکەش دەکات. بەڕاستی بێهاوتایە لە هەر خۆشوشتنێکدا چێژی نەرمی زەیتی زەیتون دەچێژن. سابوونی دوور و ناتورال ئۆلیفی گەرما و سروشتی ترین باری چێژوەرگرتنی گەرما و چێژی ڕاستەقینەی گەرماوکردن. لە هەنگاوێکی ڕاستەقینە بەرەو بنیادنانەوەی ئابووری عێراقی و لە ژێر دروشمی پیشەسازیماندا هاتوومانە و بە چاودێری حکوومەتی هەرێمی کوردستان. پێشانگەی هەولێری نێودەوڵەتی هەڵدەستێت بەکردنەوەی پێشانگایەک بە هاوکاری لەگەڵ کۆمپانیای مەجدر ئەعمال بۆ پێشانگاکانی نێودەوڵەتی بە ناونیشانی پێشانگای بەرهەمە ناوخۆییەکانی کوردستان و عێراق.
بە مەبەستی هێنانەتی بەرژەوەندی گشتی لە ئێستادا و هەروەها بۆنەوەی داهاتوو لە زاخۆ تاوەکو فاو بانکهێشت بۆ هەموو کۆمپانیاکان و پیشەوان و بازرگان و ئەوانەی مەبەستیانە و هەموو هاوڵاتیانە بە مەبەستی یەکگرتن لەم کۆبوونەوەیە ئابووریە و سەردانی پێشانگاکە و کڕینی ڕاستەوخۆ لە پێشانگەی هەولێری نێودەوڵەتی. لەژێر دوروشمی باشتر لە جاران لە تواناداین لە هەموو جێگایەک لەگەڵتان داین لە پێناوی هەڵساندنەوەیەکی دەست لەناو دەست دژ لە جێ دەستی تیرۆر و بە سەرپەرشتی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی ناوەندی و حکوومەتی هەرێمی کوردستان سندوقی دووبارە بنیادنانەوەی ناوچە زیان پێگەیشتوەکان لە دەستی تیرۆر بانکهێشتی گشت کۆمپانیا و دامەزرا و ڕێکخراوەکان دەکات بۆ بەشداریکردن لە پێشانگای دووەمی دووبارە بنیادنانەوەی ناوچە زیان پێگەیشتوەکان لە دەستی تیرۆر لە پێشانگای هەولێری نێودەوڵەتی لە هەولێر لە بەرواری 15 بۆ 17 ئایاری 2017 بە بەشداری و هاوکاری پارێزگاری پارێزگاکانی مووسڵ، کەرکووک، ئەنبار، سەلاحەددین، دیالە، دەوروبەری بەغداد، باکووری بابل. پام میدیا تاکە بریکاری دامەزراوەی میدیایی نالیا بۆ بڵاوکردنەوەی ڕێکلام بۆ ڕێکلامکردن لە کەناڵەکانی NRT، NRT2، NRT عەرەبی، ڕادیۆی نالیا FM و دیجیتال میدیای NRT پەیوەندی بکەن بەم ژمارە تەلەفۆنانەوە. سەرۆکی حکوومەتە هەرێمی ڕادگەنە هەیە داویە لە سەروان چاکسازان دێ بەردەوام بیتەنە کۆلگوری پرەنسیپ و ساندەرên جیهانی و بەهاریکاری و هەفبەندی لەگەڵ دەستگەین پەیوەنددارێ ناودەوڵەتی و نەتەوێن هەفگرتی و بانکە ناودەوڵەتی ئەنجام دەینە. نەجیبان بارزانی ڕادگەنە هەرێمە کوردستانی دەخوازن ڕۆیەوە بەرئانی بیانی و نافخۆ ئاراسەی وی کەرتی بکات کۆ بۆ هەرێمێ پێتیڤ بیتەنە و ئابوورەوێ پێز بکات. سەرۆکی پەرلەمانی کوردستانی ڕادگەنە حکوومەت هەرێمێ لە تەڤە بیاڤاندەش کەسن ئانیە بەتایبەت لە بیاوێ پیشەسازی و کار و پرۆژان یەن ئابادەکردنێ و دابیکردنا کار بۆ کارکەران و تەخۆچینە جودا دێ پەیامە خۆدا یوسف محەممەد ڕادگەهینە شکەسن ئاینە حکوومەت هەرێمێ لە تەڤە بیاڤاندە وها کردیە ناژمارەکە ئێکجارە زاوا کارکەران لە هەرێمە کوردستانê بێکار ببینن. حکوومەت هەرێمە کوردستانê daxwaze kertê taybet dikete giringiya zêdetirê bi karkeran û rewş û derfeta karkirina wan bidet. Hikûmeta herêmê amajepêkî kir dê van rojanda hemû piştevaniya xwe bû tevaya mafiyê karkeran diket. Herwa got çê dê şiyan debîtin başkirina rewşa karkeran li hemû biyavekî ve dê bikin. Ravanga Sûrî bû mafya mirovan ragihand Hêzên Sûriya Demokratîk hesede zûrbe taxîna bajarokê Tafqa û deverên derdûrayê kontrol kirîne. Ewa nemaya bê temamî kontrol biket. Ravanga Sûrî radgihîne zêdetirê ji sedê hefteya bajarokî keftiye jêrdestê hêzên Hesedê û şerûl hevdadan jî bۆ kontrolkirina tevaya bajarokî berdewam e. نتوین هفگتی رادگینه به صدام تند و تیجان دمه نیسان دارباز بوده 317 هولاتین سیویل عراقی هاتین کشتن. نیونراتین نتوین هفگتی لعراق یونامی در راپورت ماهانه خدا آماجفی کی کریه دمه نیسان دارباز بوده صدام کریارن تند و تیجی و شروع هفده دانان لباجاروک نجدین عراقی 317 هولاتین سیویل هاتین کشتن و 403 کس دنجی بریندار بینه. تیژی جەستەی و دەرونی یەکەمیان نەبوونی حکوومەتێکی نیشتیمانی ڕاستەقینە کە هەرکو مافی خۆی و هاوڵاتی دیاری بکات، دووەمیان نەبوونی بیمە بۆ هاوڵاتیان، سێمیان زۆربوونی کەناڵەکانی میدیا و هۆکارەکانی پەیوەندی بە هەموو جۆرەکانی خراپ بەکارهێنانی، چوارەمیان دوورکەوتنەوە لە پەیڕەویکردنی کتابی خوای گەورە کە قورئانە. بێگومان هۆکارەکان زۆرن بۆ تند و تیژی دەرونی و جەستەی. سەرەکیترینی ئەو هۆکارانە قەیرانی دارایین. گەر ئینسان گوزەرانی باش بێ بێگومان فکر لە تند و تیژی و ئازاردانی خەڵک ناکاتە. سەرەکیترین
ئێستا توندوتیژی لە دیاردەوە بۆ بە حاڵەکات یعنی ئەویش مەترسیدارە گوزەرانی خەڵک ئەگەر باش بێ بێگومان ئەو لایەنەیش باشە بێت. بەڕێزان جایەکتر سڵاتانە بێت دیارە لە ناوبڕەکەشدا گفتوگویەک دروست بوو لە نێوان ئامادەبووان و میوانەکاندا. ئێمە ئەمڕۆ هەڵوێستی هەرێمی کوردستان هەڵدەسەنگێنین بەرامبەر بە هێرشەکانی تورکیا بۆ سەرشنگال. جایەکتر سڵاتانە بێ بەخێر بێنەوە ئێوەش بەخێر بێنەوە. دەوانێت بە گفتوگویەکی هێمن قسە بکەین لەسەرتەوەرەکە. دێمە لای تۆ وتت من خەڵکی شنگالم. ناوی جەنابەت کاک زەکەریا فەرموو کاک زەکەریا. ناوم زەکەریای خەڵکی شنگالم. پرسیارێکم هەیە بۆ ئەو لایەنە سیاسیەکان یعنی بۆ یەکێکیان بێت کام لایەنی سیاسی؟ وەڵا بۆ هەموویان ئەڵێم چونکە کێشامە گەرمە هەمیا هەیە. باش وانە ڕاستە؟ باش تۆ دەزانێت کێشەت هەیە تاکید ینی هیچ نییە ینی باش مثلا وەچ بۆ شنگال حاضر کردیە وەچش بێ مشکلێ چێ کردیە یعنی ئەف مشکلێک بوو 3 ساڵە ئەمل دەرڤەنە یعنی ئەمە چ نینە هەنووکە یەکێکتان وڵامی داتەوە کاک سەتی لە تۆ دەست دەکەم تۆ وڵامی دەرەوە ینی پرسیارەکەت پرسیاری زۆر باشە و حزابی سیاسی لە کوردستان هیچی حاضر نەکرد لە پارتی یەکێتی و هەر کەسی لە کوردستان کە دەسەڵاتدارە و بڕوا ناکەم بەم زوانش حاضرکردن بەڵام بۆ خۆشتان وەکو ئێزیدەکان لە شنگال پارچە پارچەن و مەشاکلتان هەیە هەرچەندە کۆنفرانسێک لەم 2 ڕۆژە کرابوو لە بەرلین ئیفرازاتی کۆنفرانسەکە خراپ نەبوو باش بوو بەڵام شنگال بۆ خۆی لەبەرەوەی زەختێکی زۆر لەسەر هەم لەلایەن عێراقەوە هەم لەلایەن ئەوەی کورتی بکەینەوە پەکەکەوە هەم لەلایەن پارتیەوە وایە ینی پارتی ئێستا ترسی لەوەی خەڵک شنگال بگەڕێتەوە ببن بە پەکەکە پەکەش لە ناوچەکە بەجێ ناهێڵێت لەبەرەوەی زەخت لە پارتی پێ یعنی زیراعەکە لەسەرەوە بریتە لە سیراعی ئەو مزایداتی سیاسی لەسەرەوە بریتە لە سیراعی باوتەوە مزایدات خۆچێکیان لەسەرەوە بریتە لە بلا دەرکەمە بلا قەرارێ بدەنەفمە ڕاستە باشە لە گۆڕانەکانی ناوچەکە مزایداتی سیاسی کێمکەن گۆڕانی ناوچەکە پەیوەندی بە ئیرادەی ئەوە نیە ئێوە ئیرادەتان اغتیساب کراوە یعنی مغتەسەبە عەفوەن مغتەسەبە یعنی لەدەست خۆتان نییە هێز لەو منتیقەیە دەخوا هێزی چیە لەو منتیقەیە بالا دەستە ئەو منتیقەی بخۆی لە ئەسڵدا سەر بە نفوزی پارتیا پەکەکەی هاتی و بەو زوانش بۆتان ناگەڕێتەوە. سپاس دێمە لای تۆ لە کاتی ناوبڕەکەدا تەمان یەکێک لە شتەکان لە پرۆگرامدا ئەوەی لە پشتی کامێراوە باس ناکرێ بەڵام من ناچارم باسی کەم تۆ زۆر بە حەماسەوە لەسەرم پرسە قسە دەکەی بۆ داوی جەناب بجارێ من ڕێباز سۆمانی ڕاگەیان بکارم بەڵێ وەڵی کاکشوان ئەوەی ڕاستی بێت ینی نازانم ڕوویدەم لە کوێکەم لە چ پارتێکم لە چ کوردێکم لە سەرۆکەم نازانم لە کوێکەم ئەنی بینی لە کاتێکە ئەنی لە مودیەکی کەم شنگال لە یەک کاتدا سزا ئەدرێتن بە 3 شێوە لەلایەن داعشەوە سزا ئەدێ لەلایەن تورکیاوە سزا ئەدێ لەلایەن پارتەکانی خۆشمانەوە سزا ئەدرێتن و شتێکی شەبینی ینی شتێکە لەلای هەموو تاچێکی کورد ئەوەی کە خۆی بە کوردێکە زانی کورپەروەر ئەی لەو کاتێدا کە سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەت ئەڕواتە تورکیا تەوقە لەگەر ئۆردۆغانەکات و کە تورکیا هێرشە کاتە سەر سنوورەکانی هەرێمی کوردستان تەوقە نەکات نابێت تۆقەکە ئەو کاتی ئەبێ سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەت هەڵوێستی بێتن چۆن ئەبێت ڕۆڵەکانی هەرێمی کوردستان پێشمەرگە و گەریلاکان و برا پێشمەرگەکانمان ئەبێ شەید بکرێن بە دەستی تورک هێزی تورک یاخود شنگال کە تەوقە نەکات چی بکات نابێ ئەبێ بە زمانی گفتوگۆش ینی چارەسەر ناکری ئەو کێشەیە ئەبێت چی بکات سەرۆکی هەرێم و ئەو پارتانەی کە لە هەرێمی کوردستانەیە کێشیانەیە لەسەر شنگال ئەبێت دەستخەنە ناو دەست یەک بۆ ئەوەی کورد چیتیکە لەو پێناوەیە زرە نەکاتن ئەبێتن خاڵە سنوورەکانی هەرێمی کوردستان بێز بکەن بە پارتەکان هەموو دەست بخێن ناو دەست یەک. سپاس دەکەم دێمە لای تۆ جەناب دێمە لاتان ئێستا پرسیارتیان بۆ چوون دەخەیتەوە لە کاک نەریمان پرسیاری من ئەوەیە هەروەکو ڕابردوو ئەیە هەر ئیدانەکردنە ئایا ئێستا پەرلەمان لە کار بووە هەڵوێستی تریە بوو یان نەیە بوو باش ئەو پرسیارەمان کرد ئێمە تۆ چی تێگەیشتی لە وەڵامەکەی ئەویش و تێگە پەرلەمان جارەکەی تر بۆ نردنی هێزی پێشمەرگەی کوردستان بۆ کۆبانەی هەڵوێستێکی باشی هەبوو ئێستا پەرلەمان پەک خراوە وای وتە و کاتە وای وت بەڵام بردماکردنی شنگال لەلایەن تورکیا و بەردەوامی
بەس ئیدانەی کرێت کاگڕێبازیش هەندێک شتی وت حەزەکەم باسی ڕووداوێتان بکەم. کاگنی چیروان بەرزانی پێش سێ وتی ئەگەر پەکەکە لە شەنگە لە دەرنەچەند بەهێز دەریانەکەین. فعلەن وابوو پاش چەند ڕۆژێک هێزی ڕۆژ برای ئەو ناوچانە بە خۆشحاڵیەوە طبعاً نەتوانرە دەربازی ئەو شوێنانە بنوکاری زیاتری تێک دەرانە بکەن. ئەو هێزە لە یادا تێکشکێنرا. دواتر ئەمە پلانی ئەیان بوو. پلانی بی تورکیا بۆ خۆشی ئەمەی نەشاردەوە. وتی ئێمە ئەگەر پارتی دیموکراتی کوردستان هێرش نەکە ئێمە خۆمان هێرش ئەکەین. بۆیە ئەم کارە کاری تاوا نەکراوی هێزی ڕۆژ بوو. ئەم هێرشانی کەکرا زۆر بەداخەوە. من لێرە ئەمە بەسمە شتێک بدرکێنم. ئەم هێرشەی کەکراوەتە سەر ئەو ناوچانە یەک بەیەکی ئەو نقطانی کە لێ درەوە پارتی دیموکراتی کوردستان لێ ئاگادار و خۆی دایەتی ئەم نقطانە. ئەگەر شتانەیە با بۆتان بسەلمێنم. بە نمونە دوو شت هەیە کە ئەمە بسەلمێنێ. پێش ئەوەی کە تورکیا لێدوان بدا جارێکە تورکیا وتوێتی ئێمە ئەم هێرشەمان بە ئاگاداری ئەمریکا و رووسیا و هەرێمی کوردستان کردووە. ئەمریکا و رووسیا جوابیان داوەتەوە وتوان بە هیچ شێوەیەک ئێمە لەو ئاگادارین. هەتا ئێستاکانە پارتی دیموکراتی کوردستان لێدوانی نەداوە کە بڵێ ئێمە ئاگاداری ئەوە نین. لە سەعات 6 بەیانیدا باشە ناوهێنانی هەرێم لەلایەن تورکیا و هەر پارتی دیموکراتی کوردستانە؟ پارتی دیموکراتی کوردستان ئێستا حاکمیەتی بەسەر هەرێمی کوردستاندا هەیە کاک شوان. ئابووری لە دەستە، هێزی لە دەستە، دیبلۆماسیەتی لە دەستە. ئەوەی کە ئێستاکانە تەمسیلی هەرێمی کوردستانەکە پارتی دیموکراتی کوردستانە. زۆر بەداخەوە. حەزەکەم ئەو شتە تەواوکەم بمبورە کاشە با تەواوی کاک جل ئەنجەنابەت لەگەڵ بەشداریەکی ئێمە بۆچی ئەڵێن ئەو قسانش بخەیتە ڕووگە بۆچی ئەڵێن ئەم هێرشە پارتی دیموکراتی کوردستان لی ئاگادارە. حقیقەتێکی بە هەموو خەڵکی کوردستان بیزانن. سەعات 8 بەیانی ڕۆژی هێرشەکە مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان لێدوانەگەدا ئەڵێ ئەو پێشمەرگانەی کە هێرشیان کراوەتە سەر بە هەڵە بووە. هێشتا تورکیا لێدوانی نەداوە. تۆ چۆن زانیت ئەگەر بۆ خۆت دەستت لەو هێرشەدا نەبێ؟ یەک ئەو دوو ئەو نقطانی کە لێی دراوە کوێیە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان ئاگادار نەبێ. دوو ڕادوێن. ڕادوویەکیان ڕادووی چرایە لە خاکی شەنگالا لێی درەوە. ڕادوویەکیشان کانتۆنی جزیرەیە لە چیای قەرەچۆخە لێی درەوە. ئەم دوو ڕادوێیە بۆی هەموو خەڵکێک ئاگاداری ئەو وەزع بێ. ئەم دوو ڕادوێیە کاریگەریان لەسەر خەڵکی منطقەی بادینان هەبوو. تورکیا بۆەوەی ئەو کاریگەریانە نەهێنێت ئەم هێرشانی کردوت سەر ئەو نقطانە. بۆیە پارتی دیموکراتی کوردستان بە تەواتی لەم هێرشە ئاگادارن. من هاوڕێ فەریدون لە کەرکووک وە قوتابیەکی زانکواتم بێلانم لەگەڵ کاژدان دەبێت پرسیارێکم بۆ جدان عەلی و بەڕێز تەرتیب جەوهەر. باشە 16,000 پێشمەرگە کە کاتی هێرشی داعش کرا سەر شنگال 16,000 پێشمەرگە لە شنگال چۆڵی کرد ڕای کرد وابوو پەکەکە هات بەڵێ پەکەکە هات پارتی کرێکارانی کوردستان شنگالی پاراست و خەڵکیەوەی پاراست و خەڵکەکە گەڕایە بووە. ئایا تۆ بەچی چۆن ئەی سەلمێنی کە پەکەکە لەوێ دەرچێت خەڵکی شنگال جارێکی تر قەتول عام ناکرێنەوە؟ پرسیارەکەت لە ئەنگلیزی تێدا کێ بۆچوونەکەی جیاوازە لە بۆچوونی هاوڕێ؟ ینی بۆچوونەکەی باشە بەس بە پرسیارەکەی فەرموویتە ئێرە تۆ قسەی خۆتەواکە فەرموو جیاواز ینی واتە هاوڕانیت لەگەڵ ئەوەی هاوڕێ وەرێرە فەرموو کاکەڕ. پاشان بەڕێز سەرتیب جەوهەر ئەلێ کە ئیساکە پارتی دیموکراتی کوردستان لێرە دەسەڵاتدار و حاکمە ئەو لێدوانی کە بەناوی پێشمەرگە درا ئایا هەمان لێدوانی پێشمەرگە یەکێتیشە یان تەنها ئەوە لێدوانێکی حزبیە درا سەبار بۆ هێرش؟ پرسیارەکان ڕوونە تۆ دەڵی چی؟ منۆک ناوڕەنگ عوسمانە خۆبەخشێ بووم لە شنگال خۆبەخشی هێزی پشتیوانی یەکێتی نیشتمانی کوردستانی بووم لای ئاخیسەلاح بووم خۆم بۆ خۆم لە شنگال ژیاوم. ئایا پرسیارە لە کاک جولحان دەکەین؟ کاک جودحان ئێستا خۆی بە خۆی بە قسەکانەوە خزمەتی دوژمنەکە ئێستاش ناڵێ باشووری کوردستان و باکووری کوردستان و ڕۆژهەڵاتی کوردستانیان تۆ هاوڕانیم لەگەڵ کاک هاوڕێ بەڵام هەمان نزیکە لە بۆچوونی ئەوە یەکیتی وا دەبێژە بۆچوونەکە جیاواز باشە بەس حزبایەکیتی وەکتە نابێژێ دەبڵە دەبێژە من پێدە من وەکێکێتی باشم خەڵکیێکێتم نەک دەسەڵات باشە با گوێمان لە بۆچوونەکەت بێ بۆی ئەوان وەڵام بدەنەوە. بەڵێ تۆ ئێستاش ناڵێ باشوور و باکوور و ڕۆژاوا و ڕۆژهەڵاتی کوردستان ئێستش دەڵێ کوردستانی عێراق و کوردستانی سووریا دەڵێ ئایا ئەو قسە خۆی بە خۆی کاریگەری دوژمن نییە قسەی دوژمن نییە؟ دژمن دەبێژێ کوردستانە سووریا؟ بەڵێ کی دژمن فەرموو کاک جەلان گوێمانە تۆ دەبێت دواتر یەک دقیقە زۆرە کەمتر. ئایا دوو ثانیە ئایا ئێوە خۆی بە خۆی فکری لەو لێدوانی ئەردوغان ناکەنەوە کە وەکو داعشکارەکە کە لە قەبرستانەدا داعش لە قەبرستانی داوە کە کورد قەتڵ عامەکە تەنیا داعشە قەتڵ عامەکە ئەو قسە ڕوبەڕێی تۆ دەکەم. باشە فەرموو کاک جەلان
باشە باگەمان لێ بێت ئێمە ئەم دەبێژن ئێمە گوتنەمە هەلوەستامە vê meselêda em dibêjin Erdogan weka dijminekî qediya Kurdî re milletê Kurd re her teamül dike. Ev باشە قسەی خۆت کرد بە وەڵامە دەدات پرسیارت کرد ئێستا کاتی وەڵامە ئەڤەیەک yani. فەرموو کاک جدعان سەرکردەکەی تۆ ئەڵێ دەرچێتە سەر تەلەڤیزۆنیان ئەندامێکی حیزبەکەواڵە با سەرکردەکە دەرچێت سەر تەلەڤیزۆن باش هیوادارم دوای پرسیارت بێ سپاس دەکەم فەرموو کاک جدعان ئێمە ئەم دەبێژن ئەردۆغان و هەر چار دەولەتێ هەر چار دەولەتێ دەست باشە فەرموو کاک جدعان چ بوو 16 تمام ئەو جامێر بێژێ 16,000 پێشمەرگێ پارتی ji şingalê bazdan PKK hat ew parastin ew ڕەڤیان وساگوت erê reviyan û PKK hat ew parastin yanî PKK hizbek Kurdistana Tirkiyeye berevانî باشە بەڕێزم کاک هاوڕێ مایک لای تۆ نییە ئێستا کاتی وەڵامە لەوە باگومان لە وەڵامەکەی بێتکار کاک نەریمان کاتی خۆیت باشە PKK حزبك كردستان تركيا يارمتي اري بوچينا منا ديتنا منا تمام وقتی وری یارمتی و آریکاریه به پیشمرگارا به خلق شنگاله آنجی زاخورا آن قامشلورا بکه یعنی دوی قامشلو ببه ملکوی دوی شنگال ببه ملکوی هاگر دی برابانیت بردکری سپاس کاک جدعان نه به بیرنگی هلیه ئێستا نیوەی شەنگە ئازاد نەکراوە چۆن بڕاتەوە ساریکان ئاراستاکەم ئەوان من نام غەفور شرکاوەیە قوتابی بەشدانستە سیاسیەکانم پرسیارێکم لەوان هەیە کە سەر ئەوان تەنها دژایەتە عیزبەکانیان ئەوها کرد کە بۆچی هەڵوێستیان نەبووە بۆچی هۆکارەکەیان ئاشکرا نەکرد کە بۆچی تورکیا لەم کاتیا هێرشی کردە سەر شەنگال تورکیا لەم کاتێ هێرشی کردە سەر شەنگال بۆ ئەوەی پرسی سەربەخۆی پرسی ڕفراندۆم لە باشووری کوردستان دوا بخات ئەگەر بێت و باشووری کوردستان لەم کاتێ ئەم پرسە بەرەو پێش بچیت ئەمە بۆ تورکیا زۆر زۆرە چونکە ئەگەر باشووری کوردستان بەرەو سەربەخۆی ڕۆیشت ئەوە بێگومان کوردانی باکووری کوردستانش داوای ئەو مافیان ئەکەن پرسیار کرد و خۆشت وڵامت دایەوە وەڵامەکەی هاوڕای لەگەڵ سەتیت لەوانە بوو باسی بە کورتی چکە من سێ خۆلەکەماوەبوورن فەربوو لێدوانەکەی وەزارەتی پێشمەرگە بوو باش تەمام بیکە ئۆکێ تەمام بیکە بەرسبا خۆت ئەو برادەرە ینی وەختێ بڤیرەنگی هەگەر ئەنجومانە نیشتمانیا کوردی ئان سەرکردێ ما دە تلڤیزیۆنەکێدا دەرکەبێ و بێژێ پەیەدێ ئەوا کریە و تشتێ خراپ دکێ و نەباش دکێ لەسەر عەردێ معناوێ هەر یەکێ گۆ نەق دەکێ پەکەکێ بکێ و شاغێ وێ لە هەموو پارچەی کوردستانی بکێ دەبێ ئەردۆغانی ئەردۆغان ئانەها وەکە وی برادەری کەرەم کردی خزمەتی ئەردۆغانەوە مثلا ئێستاکانە هەڵوێستەکەی خزمەتی ئەردۆغان دکێ ئەزە بێژمەتە چاوە هۆکاری ئەوەی کە لەم کاتەدا هەڵوێست کاغەتا تەبلی هەف دکێ تورکیا کارێکی وا دەکات مامۆستا هەڵوێستی مەسعود بەرزانی لە بەرژەوەندی ئێمە ئەدبێژم پەکەکێ دەستوەردانێ پارچەی کوردستانێ دەدکێ خزمەتە دژمن دکێ باش من جێ استیفادە دکێ عێریشی کوردستانی سەبارەت بە پرسیاری یەکەمی ئەوەی وەزارەتی پێشمەرگە نەخێرەوە لە دوانی پارتی بوو نەک وەزارەت هەر بەخۆی ئەسڵەن ئەو وەزارەتە بەخۆی وەزیرێکی بەناقانونی بۆ دانراوە ڕاست لە سەڵاتەکانی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانە بەڵام لەبەرەوەی پەرلەمانیە پەرلەمان حکوومەت لە دایکبووی پەرلەمان ئەم حکوومەتە ئێستا بۆ خۆی لە فەراغی قانونی دەژی هەموو تەسەڕوفەکی لە فەراغی قانونی ئەوە یەک دومیان لێدانی شنگال لەم تەوقیتە بەشێکی پەیوەندی بە وەزعی ناوخۆی تورکیا وایە کە پاش ڕفراندۆم و ئەردۆغان سەرکەوتووە بەشەکەی تکیان پەیوەندی بە گۆڕانکاریەکانی ناو سووریاوەیە کە تەبقەوا گیرا و ڕقەوا دەگیرێ ڕەنگە ئەردۆغان و تورکیا بیانەوە زەخت لە ئەمریکا بکەن شتێک بپسڕنەوە لە دۆخەکە بەڵام بۆ خۆی وەزعی شنگال بەڕاستی لە باردۆخێکدا دەژی مافروض ئێوە زانیاریتان هەبێ یعنی ئەوە نیە ئەو هەر پرسیار بکەن مەسەن هێرش بکەن سەر پارتی لە خۆڕا یا هێرش بکەن سەر پەکەکە لە خۆڕا یان پرسیار بکەن پێویستە ئێوە زانیاریتان هەبێ ئەم باردۆخێکە لە شنگال ڕوویدا ڕاستە پەکەکە کۆریدۆرێکی دروست کرد بەڵام ئەو هێزی هاتووتە ئەوێ پەیوەندی
بەو ململانێ هەیە کە پارتی هەیەی پەکەکە هەیەی لەگەڵ پارتی یعنی ململانێکی حزبیە ململانێکی حزبیە شۆڕ بۆ تۆ بۆ ئەوەی هەم خەڵکی بۆ هاوڕانێکم نەبوو کاک نەریمان خۆی 30 ثانیە هەم خەڵکی ڕۆژاوای کوردستان بۆتە قوربانی ئەو ململانەی کە پارتی لەگەڵ پەکەکەیەتی هەم خەڵکی شنگال و بەشێک لە ئێمەش بوونەتە قوربانی ئەو ململانەی کە پارتی لەگەڵ پەکەکەیەتی لەو کاتەی کە هێرشی سەر شنگال کرا ئەگەر یە پەگە و کلیدۆری نەکردایەوە خەڵک چی لێ هات کاک سەرتی خەڵک قەتڵ و عامە کرا داعش نیازی بوو کە بە تەواوەتی خەڵکی ئێزیدی لەناوبەرە ئەم کلیدۆرە گەورەترین دەستکەوت بوو کە کورد توانی لەسەر دەستی یە پەگە بۆ خەڵکی ئێزیدی بکات گەورەترین خزمەت بوو یەک ئەو دووش کاک جەدعان هەندێک شتی و پێویستم بە هەندێک کاتێ بۆڕ کاتم زۆر کاتم بۆ ئێوە بۆ پرسیار نیە تەنها بۆ چوونە بورن بۆ کاتم نییە وەڵام وەرگرمەوە مەسعود بەرزانی لە کاتی کە هێرشی سەر دەوروبەری مەخمول و کەرکووت کرا پاک کاگەر مداخلی ئەوەی نەکردای هەولێری ژەگیرە کاک مەسعود خودی خۆی چوو سپاسی گەریلاکانی هەپاگی کرد لە مەخموردا لە ژوورێکدا لەسەر دۆشەکێکە لەلایەنە دانیشت پێویست بە سپاس ناکە ئەوان بۆ مەسعود بەرزانیان نەکردووە بۆیە هێزێکیەتی لێ و دژە تیرۆرە هەموو خەڵک دیتی و هەپەگەش با سەرچاوی تەمویلی هێزەکانی پێشمەرگەی ڕۆژ کرد کەچی باسی تەمویلی هێزەکانی سەر بە پارتی کرێکاران نەکرد لە شنگال کە زۆربیان بۆچیان ینی عێراق پشتگیریان نەکات و لە بۆچوونی حەرجی شعبی نزیکن دووهەمیان بۆ کاک نەریمان ببوورەوە بە چ بەڵگەی ئەوە زۆربەی سیاسەکان زۆربەی نا پارتی دیموکراتی کوردستان واڵێ برای بەڕێزم ئەمە تۆ ئەگەر باسی پارتی دیموکراتی کوردستان کاکەریمان بۆ پرسیارەکە بۆ تۆیە ئایا ئەو هێزانێک کە سەر بە بەکەن کاتی من دەمێ ئەو پرسیاری کە دەکەی خۆت وەڵامێکت هەیە بۆی دەمێ گوێم لە بۆ چوون بێت کاتم نەما بووی پرسیارتان بۆ وەرگرم بۆ چوونەکەم نەما بەڵام هەر ئەوەیە کەوا ئایا بۆ چارەسەر هاتون بۆ شنگال یان هاتون بۆ دروستکردنی کێشە ئەگەر بۆ دروستکردنی کێشە هاتون ئەوە نەکردووە بەڵکو لە ناوچەکانی کاندیلەش دوورستان کردووە دوای ئەوە زۆر کەس قسەی نەکردووە زۆر مەبەست دڵی ڕوونکردنەوە دەدەم زۆر مەبەست بەڵێ وڵا من سەرناوم سەرنگ سەباح حەقوتای بەشی ڕاگەیاندنی زانکۆی سەلاحەدینیم ئەمەوێ لە بە چەند ڕوونکردنەوەک بۆ کاک جەدعام دەم زۆر بە کورتی ئەنە کەسە چی کردو هیچی نەکردووە چی پێ بۆ کورد چی کردووە لە سووریا چی کردووە لە هەرێمی کوردستان باشە سپاس يعني أبواب لێرە بیوتە کاک جەدعام بەیارمەدێت ئەبواب بدوتات من یۆنەری پارتی دیموکراتی کوردستانم لێرە لەبەرەوە هیچتان نەکردووە خۆت دژیەک هێرە نێوان قسەکانی تۆ و بەرپرسانی حیزبەکەی ترتا کاتی دەنگدانە کاتی دەنگدانە سپاس لە شوێنی خۆتۆ ناوی جەنابەت دێمە لاتان ڕۆژێکیانە بوو بۆ پەرلەمانی عێراق لەسەر شەنگە بەڕێز نەریمان ئەو ڕوونکردنی لەسەر و بۆ چوون نەک پرسیار لە سەرەتای بەرنامەکە وتی ئێمە کوڕی ڕۆژاوای کوردستان کە وتی سووریاش نەی و ڕۆژاوە باشە تو ئەگە بێنە پێش تا خۆ تەمان هەمومان زانین کە پارتی دامیانەکە بێنە پێش تا خۆ دەگەت و ئەمە لە حەزب و لایەنەکانی تریش بکەینە کوڕ لە وەک کوردستانی گەورە وەک عایلێ بینە پێش چاویەک باش ئەمانە ئەگە برایە بن ئەوها خیانەت بفرۆشن ئەمە چۆن برایە دەرەچێت منە هەشتە کوردستان چێ منە هەشتە کوردستان چێ بە خۆ دروست کرێ بۆ شنگال کە پەیوەندی بە هیچ لەم لایەنانە نەبێت چکە ئێمە تا ئێستا بینیمانە شنگال برایانی یەزدی کە زۆر جار مامەڵە بەسەرانە کراوە تا ئێستا مامەڵێکی زۆریان بەسەرەوە کراوە من داوا ئەکرێم کە هیچ هێزێک لە شنگالە نەمێنێت تەنها هێزێک بۆ شنگال دروست کرێ دروستکردنی پیشەسازیێکی سەر بەخۆ بۆ شنگال کە شنگال بێتە سمبولێک لاوەکو چوون لە سمبولێکی جیهانی بێتە سمبولێکی ئەوەی کە گوێتان لێبوو سەرە بەرپرسانی شنگالی گەورەکانی شنگال ئێستا فێربوون نان بەستەری شنگالەکان نەخۆن بۆ نانیان پێ خۆن و پێویستەوانەش لابرێن هەڵوێستی هێرێم لە بەرامبەر هێرشەکانی تورکیا چۆن هەڵدەسەنگێنی باش ژمارە 1 خراپ ژمارە 2 بڕیارت نەداوە ژمارە 3 فەرمونون کاتی پرسیار وڵام نییە ببوورە فەرمونون چکە دەنگدانی تۆ بۆ چوونی تۆیە دوجار باشە ئەو پرۆژەیە چی بوو کاک نەریمان باس کرا بەڵێ تەبگەری ئازادی کۆمەلگای کوردستان لە سەرەتای و هێرشایە پرۆژەیەکی کامێرا بێتە لای ئێمە پرۆژەیەکی بۆ پەرلەمانی عێراق تەقدیم کرد لەو پرۆژەیەدا تەئکید لەسەرەوە کاتەوە کە ئیرادەی خەڵکی شەنگال
ئیرادەی کوردی شەنگال با بڕیان لە چارنووسی خۆیان بدەن کە بەداخەوە پارتی دموکراتی کوردستان لەمەوە ڕێگرە هەوڵ ئەدا لە زاخۆ و لە دووهۆک و لەو منطقانەوە حکمی و ناوچانە بکەن. ئێمە ئەس بێژم هەگەر هەوپەیمان چێ نەبێ و ئەحزابێ کووردا هەلێبە کوردستانی اتفاق نەکەن لەسەر چارەسەری چ ڕەنگی و بچاوە ئەمژبێ کێشێ دەرکەبن هەگەر نەوابێ زۆر نەتەئەجێوێ خراپ بن سەر لەسەر ئەنجامەکان بێت لە سەدا 93 هەڵوێستی هەرێمیان پێ خراپە سەدا حەوت دەڵێن باشە ئەمە دەنگدانی دووهەم دەنگدانی یەکەم با ببینین هاوکارانم دەنگدانی یەکەم بەر لە گفتوگۆی میوانەکان لە سەدا یەک باش هەڵوێستەکە پێیان باش بووە لە سەدا 78 خراپ کە دواتر کەمتر بووە لە سەدا 21 بڕیای دێندا بوو هەردوو ڕێژەکە بەشێک لەوانەیە کە دانیشتون زانێرەکانیان بیست و حەسەب زیادبوونیە و زەردەکە خراپە دیارە تێگەیشتن کە هەڵوێستی هەرێمی کوردستان زۆر خراپ بووە گەرنا ئەو دیارە ینی بەرزتر بووە ڕێژەکە لە سەدا 78 پێیان وابوو هەڵوێستی هەرێم خراپ بوو بەڵام لە دەنگدانی دووەمدا بوو بە 93 زۆر سپاس دەکەم سپاس بۆ سەرتیب جەوهەر نووسەر ڕۆژنامەنووس لە مەکتەبی ڕاگەیەنیەتی شوێن کوردستان سپاس بۆ نەریمان ئەحمەد لە دەستەی بەڕێوەبەری تەفگەری ئازادی سپاس بۆ جەدعان عەلی نوێنەری بزوتنەوەی چاکسازی کوردی لە سووریا سپاستان دەکەم زۆر سپاس بۆ ئێوەش بەڕێزان تا هەفتەی داهاتوو کاتێکی خۆش هەر لە خۆشی دابن